بەڵێ بەڕێزان پێیوەست بەم بابەتانە لە ماوەکانی ڕابردووای کێتی نیشتمانی کوردستان سەبارەت بە تاپۆکردنی خانوە زیادەڕۆییەکان لە شاری کەرکووک هەنگاوی باشینە و بۆ جێبەجێکردنی لە ئێستاشدا ئەنجومەنی وەزیران بڕیاری بڵێن تاپۆکردنی خانوە زیادەڕۆییەکانیدا لە شاری کەرکووکە و ئەمڕۆ لە سەرجەم کارتەکانی شارەوانی کەرکووک دەست بە دابەشکردنی فۆرمی تایبەت بە تاپۆکردنی خانوە زیادەڕۆییەکان کرا و هاوڵاتیانیش سەبارەت بەم بڕیارە زۆر دڵخۆش بوون. سەبارەت بە ڕێکارەکان چۆنێتی جێبەجێکردنی و چۆنێتی بڵێن پڕکردنەوەی فۆرمەکە لە ئێستادا لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم کە لە ستۆدیۆ ئامادەیە ئەندازیار فەرەیدون عادل وەیس بەڕێوەبەری شارەوانی کەرکووک سپاس بۆ ئامادەبوونت. کاک فەرەیدون سەرەتا بەوە دەست پێکەن کە ئەو ڕێکارانە چین کە پێویست هاوڵاتیان بۆ مامەڵەکانیان بگرنە بەر. بەڵێ پێشەوە بچین ناو بابەتەکەوە حەزەکەم لە ڕووی کەناڵەکەی ئێوە دەستخۆشی لە سەرجەم ئەو وەزیرانە بکەم و حکوومەت بە تایبەتی حکوومەتی ئێستا و ئەو وەزیرە کوردانەی کە ڕۆڵیان هەبووە لەم با بڵێن دەرچوونی ئەم قەرارە بەڕاستی قەرارێکی دڵخۆشکەرە بۆ هەموو هاوڵاتیان بەگشتی و بە تایبەتی هاوڵاتیە کوردەکان کە چەند ساڵە ئەناڵێنن بە دەست ئەوەی کە ئەمانە تەجاوزن دەرئەکرێن ئەمێنن ئەمە هەمووی دڵڕاوکی ئەو خەڵکە بوو بەڕاستی بەڵێ دڵنیا بوون ئینشاءڵڵا بۆیان تەواوکرێ و چەند وەفدێکی حزبی کورد کە چوو بۆ ئەوە دەستی باڵایان هەبوو بۆ ئەوەی کە ئەم بابەتە جێبەجێ بکرێ دەستخۆشی لە هەر هەمویانەکەین بەناو شارەوانی و بەناو خەڵکی کەرکووکشەوە. ئێمە وەکو شارەوانی 6 کەرتمانەیە بۆی بە جوانی بۆیان ڕوونکەینەوە هەر کەرتێک سنووری جوغرافیای خۆی هەر منطقەیەکی تەجاوز کە لە سنووری کام قاتعی بەلەدێ بێت ئەبێ بچێ بۆ ئەوێ ئێمەش ئەم بابەتەمان کەوالیە کرد بۆ ئەوەی ئاسانکاری بۆ خەڵکەکە بکەین بۆ ئەوەی هەموو ئەو خەڵکە نەیار لە مرکزی بابلین دائیرەی بەلەدێ ئەبێتە قەڵەباڵغیەکی زۆر و بابلین هیلاکیەکی زیاد بۆ ئەو کەسانەی کە هەمویان دێن بۆ یەک جێگا دووریشە بۆ کەرتەکان ئێمە لە 6 قاتعمانەیە 6 کەرت بۆ نمونە پەنجاعەلی هەمویان لە قاتعی 3 کە بەرام لە جادەی دووسایدی مەلعب ئۆلمپی لە تەنیشتێکی شێخ محەممەد هەمویان ئەزانن ئەبێ بچن بۆ ئەوێ هەموو کارەکانیان لێ بۆ جێبەجێکرێ بڵێ قاتعی 1 کە لە شان ئەو بەرەوەی قەڵایە بەرامبەر خاسە ئەوە باڵین دەواازە و بارودخانە ئەوانەی کە نزیکی ئەو شوێنن هەر هەمووی ئەچن بۆ قاتعی 1 قاتعی 2 قاتعی ڕەحیماوایە لە تەنیشت مرکزی شرطەی ڕەحیماوایە هەموو منطقەی فەیلق لەگەڵ شۆراو و لەگەڵ سێکانیان و گورگەچاڵ هەر هەمویان لەگەڵ ئەو شوێنانەی کە نزیکی ئەو سنووری جوغرافیایان ئەچن بۆ قاتعی 2 و قاتعی 4 منطقەی بەدر و ئەوانە ئەچن بۆ ئەوێ قاتعی 5 ئەو منطقانەی کە نزیک سنوورەکەن و هەروها باڵێن قاتعی 6 منطقەی سەیادەوانە ئەچن بۆ ئەوێ. واتە سەرجەم گەڕەکەەکانی شاری کەرکووک بێت جیاوازی ئێمە ئەبێ ئەوە بزانین گەڕەکە تەجاوزە با بڵێن سەرەکیەکان دەگەڕێکی تەجاوز هەیە بە سەرەکی لە کەرکووکە حوتی منطقەی کوردیە دوانی منطقەی تورکمانیەکی منطقەی عەرەبیە بۆیە ئێمە دڵخۆشکەرە ئەڵێن ئەم قەرارە لەبەرەوەی زۆری کوردەکان ئەوانی هەمووی ئەمە بۆ ڕاستکردنەوەی بابەتەکە بۆی لە راپۆرتەکە با بە شێوەیەک وە خەڵکی نەزانێ بەس بۆ کەرکووکەمە بۆ سەرجەم عێراقە لە ئەمانەی عامەوە هاتووە دابەزیۆتە سەرجەم دام و دەستگا حکوومیەکانی ئەوانەی کە پەیوەستن بەم بابەتەوە بەڵام ئێمە ئەڵێن دڵخۆشکەرە لەبەرەوەی ئێمە 7 منطقەی کوردی شمولەکە و ئێمە پێمان خۆشە هەر هەمویان با بڵێن بەم استیمارانی کە ئێمە دامان ناوە هەمویان خانەکانیان تاپۆ بکرێت زیاتر گەڕەکە کوردیەکان و هیچیانش بێبەش نابن ئینشاءڵڵا ئێمە ڕەنگی خان بە ئەوە بزانی تۆزێ پەلەمان کرد لە تەوزیعی ئەم ئستیمارەیە بە حەقی ئەوەمانزانی کە خەڵکەکە بۆ ئەوەی مودەکەی تهدید کراوە بە ئەو مودەیە 90 ڕۆژ دانراوە طبعا لە ڕۆژی دەرچوونی ئەو قەرارە و پەسەندکردنی ئەو قەرارەوە ئەمە لە وزارەت و لە محافەزەوە یعنی ئەوایە بۆ ئێمە باتای لە محافەزە کە هاتووە ئێمە حسابی ڕۆژەکانمان کرد نزیکەی تاکو سیانزەی نیسان واتە سیانزەی مانگی 4 خەڵک بۆی هەیە تەقدیمکە ئەگەر ڕۆژانێکیش ببێتە عوتڵە بە هەر هۆکارێکەوە باران بیا هەر شتێ بێت ئەوە ڕۆژەکان بە گوێرەی ئەو عوتڵانە زیادەکات ئەو کاتە پێتان وایە هەموو بڵێن هاوڵاتیان
مامەڵەکانیان ڕای بکەن؟ بەڵێ ڕنجی خان ئێمە سێ کۆبوونەوەی چڕمان کرد لەگەڵ هەموو بەشەکانە لەگەڵ هەموو ئەو ئەندازیار و ئەو سەرۆک بەشانەی کە ڕەبتیان بەم بابەتەوە هەیە بۆ ئەوەی باشترین شێوە ئیسفادە لەو کاتە ئەم خەڵکە ئیسفادەی لێ بکە دامانە تەوزیعی سەر ئەو سەکتەرانە ئەو قاتعانەی بکەین بۆ ئەوەی لە جیاتی ئەوەی لە یەک شوێن ئێمە ئەم مامەڵانە کۆکەینەوە لە 6 جێگا واتە دابەشی 6مان کرد خۆی لە خۆی ئەمە مودەکە کەمەکە ینی ئیسفادە لە مودەکە ئەکرێ بۆ ئەم تەوزیع ئەو دابەشکردنەش سوودی هەبووە بۆ طبعا ئەمە یەکەم سوودێتی دووەم سوود خەڵکی لاک ناکەی بۆ نمونە پەنجا عەلی دێتە ئەم بەرجادەکە ڕێک بەڵێ شۆرا و دێتە ناو ڕەحیماوە ڕێک نزیکی خۆیەتی ئەمە ئاسانکاریەکە ئێمە واجبمانە ئەو خەڵکی خۆمان کە دڵخۆشن بەم بابەتەوە و ئێمەش لەوان دڵخۆشترین بەو قەرارە ئێمە خزمەتیان بکەین بە باشترین شێوە بە ئاسانترین شێوە و بۆ ئەوەی ئەرک نەخینە سەرشان ئەو خەڵکە بۆیە ئەم فۆرمێشمان بڵێن ئەم استیمارێت دامان ناوە هەر کەسێک ئەتوانێت زۆرترین شت ئەو پڕی 250 دینار ئستنساخ ڕای کێشێ و هیچ پێپاری پێویست نییە بۆ ئەم مەرحەلەیە ئەم معلوماتانە هەمووی وازەحە ناوە هەر شتێک نووسراوە هەر شتێکیش نەزانێ لە قاتعەکە خەڵک دانراوە ئیداری ئاسانکاری بۆ ئەکا بە یەک دقەیەک پڕێکاتەوە ئەوە ئەوەندە ماندوونە حەقی خۆی سەلمان لەوێت داینا ئیتر ئەمە حەقی نافەوتێ لەبەرەوەی ئەمە مودەی هەیە لە مودەکە دەرچوو بۆی نیە ئیتر ئەو کەسە بێ بەشە بێ بۆی ئەو خەڵکە بێ بەش نەبێ ئێمە بەم ئیستیمارەیە هەر هەمویان ئاسانکاریمان بۆیان کردو ئەگە خۆشی داواکاریە بنووسێ هەر کێشەمان نیە ئێمە لەوێ مۆزەفمانەیە بۆی ئستنساخکە و لەوێ ئیداتێ هەموو ئەوانە پڕکاتەوە واژووی ئەکا لێرە چکە نووسراوە ناوی و تەوقیعی و ڕقم مۆبایلەکەی من پێم باشە خەڵک دوو ڕقم مۆبایل بنووسێت چونکە جاری وایە یان شەحنینەیە قفلی کردووە بۆ ئەوەی بەیانی بەڵێ ئەگە باشتر وایە ئەگە دوو ڕقم بنووسێ بۆ خۆی باشتر ئەگە یەکیش بنووسێ و خۆی ئازادە زۆر باشە کاک فەریدون هەر لە قسەکانت واتە ئەو گەڕکانش ئەگرێتەوە بۆ نە شۆراوە ئەوانەی کە لە دەرەوەی شارەوانین سیەکانیان گورگە چاڵە ئەمانش دەگرێتەوە بەڵێ ئێمە کاتی خۆی تومەتبار کراین بەوەی کە وەکو سەرۆک شارەوانیەکی کورد و سربەیەکێتی کە تەوقیعی تحدیثی تەسمیمی شارمان کردووە بێ ئەوەی ئەو گەڕەکانە داخل کرێ و من لە مەکتەبەکەی خۆما هەیە و بە نووسرا و ناردراوە بۆ مەکتەبی پەرلەمانی عێراق بۆی هەموو پەرلەمانتارە بەڕێزەکان چاوی پیا بخشێن و ئەو تەسمیمە ببینن کە هەموو گەڕەکانەی کە باسم لێوە کرد بە پەنجا عەلی شۆرا و دەروازە بارودخانە فەیلەق کە گەڕێکی کوردستانە و سێکانیان و تەنانەت گورگە چاڵیشی تەیە ئەمانە هەمووی داخلی تەسمیمی ئەو تەسمیمە تازەمان کردووە طبعا ئەمە کە لە ئەمانەی عامەوە دیارە لە مەجلیس وزەراوەکان قەرارە دەرچووە ئەمانەی عامە لەوە گەورەترە کە تو ئەو تەسمیمە کە تەصدیق نەکراوە ئەو کاتە ئێمەش طبعا لە ڕێی وزارەتەوە نووسراویان بۆ ئەنێرین کە ئێمە ئەوانەی کە لە ناوی تەسمیمی تازەیە هەر هەموویمان بابلین فۆرمان لیان وەرگردووە ئەو مستیمارەمەنەمان وەرگردووە بۆیە من لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانەکەم ئەوەی خۆی بە تەجاوزدا ئەنا لە هەموو جێگایەک با یەکەم شت حەقی نەفەوتیە ئەم شتە پڕکاتەوە بۆی مافەکەی نەڕوە کە تۆ پرسیارم لێ مەکە شمولمەکەیانە تۆ پڕیکەوە تێناچێ هیچ شتێکی تێناچێت ئەتوانێت لە ڕێی مۆبایلەوە لە ڕاگەاندنی شارەوانی کەرکووک نسخە هەیە ڕای کێشێ کە ڕای کێشە بەڵێ پڕیکات یەک دیناری ناوێ کە ئەمەی پڕ کردەوە ئەواتان مافی خۆی مسۆگەر کرد دوای ئەوە ئێمە دوای ئەمە طبعا ئەمە ئیشی زۆر تێیە ئەمە ئیشی مؤسساتی زۆر گەورەیە بەڵام ئێمە لەبەر ئەوەی قەرارەکە دڵخۆشکەرە بۆ ملەتەکەی خۆمان بە تایبەتی و عام بۆ هەموو خەڵکێک دڵخۆشکەرە بۆ هەموو محافەزاتەکانیش ئێمە ماندوو ئەرکی ئەمە بە ئیسراحەتە زانین بۆ خۆمان لەبەرەوەی خەڵک ئیسفادەی لێکە کە کەم دەرامەت و محتاجی ئەمن بۆیە تۆ پڕیکەوە هاوڵاتی بەڕێز هەر کەسێکی لە هەر جێگایەکی دوای ئەوە پرسیار لە من بکە ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیمان کرد لە مەقەڕی دائیرە ئەوانەمان تەوزیح کرد کە شمولی ناکا بۆ نمونە گەراجێک بێت کە سیاج کرابێ بۆ نمونە ئەرزێکی بەتاڵ بێ بۆ نمونە شوێنێک بێت یەک دوو کەرەوانە پێوترە مشەیەدات غێر ثابتە یعنی ئەوانەی کە ثابت نیوەکو بینا نەکراوە ئەمانە شمول ناکە بەڵام تۆ هەر جێگایەکی فۆرمی خۆت پڕکەوە شمولتی کرد شمولتی نەکرد تۆ مافەکەت مسۆگەر کردووە لێرە
چونکە ئەمە مودەیەکە تاکو ئەو کاتە ڕۆژێ دوای ئەوە ناتوانم من ئەم فۆرمەت لێ وەرگرم. باشە کاک فەریدون هەر کەسێ بۆ نمونونەکە لەمەیە ئەوێ خانووکە تاپۆ بکات بۆ هەیە بۆ نەهەیە دوو خانووی هەیە بۆ هەیە لە خانووی زیاتر بکات خۆی بە پێی ئەو تعلیماتی کە هاتووە ئەڵێ هەر تاکێک هەر باڵێ عائیلەیەک بۆی هەیە یەک خانوو بۆ نمونە خەڵکی بەڵێ ئیتر ناوی ئەو سیانەی کە ئەینووسم بۆ نمونە ئەو ناوی چواری یەکەم ئەبێ یەک ناوی هەبێ یعنی یەک فۆرم بەناو یەک کەسێکەوە ناکرێت دوو خانوو هەردووکی تەجاوز بێت بە تاپۆ یەک نابێت بەڵێ ئەمە تعلیماتە لە خێزانێکە هەر ئەبێ بەڵام بە ناوی ئەو نەبێت بە ناوی کەسێکی ئەوەی کە هاتووە ئەڵێ بۆ یەک کەس نابێ بەڵام خەڵکەیە کوڕی ژنیە ناوە کچی شووی کردووە ئەمە ئەوش بە عائیلە دیارە بە چونکە داوای پتاقەی سەکەن و پتاقەی با بڵێن ماوەت گدایی کراوە ئەمە بە عائیلە حیساب بکرێت بۆیە یەک ناو نابێت لە دوو فۆرما هەبێت ئێمەش مەبەستمان هەرەوە بوو بەڵێ باشە لە دوای تاپۆکردنیە خانوانە هاوڵاتیان بۆیان هەیە کە خانووی تەجاوزی تر بکڕن تەجاوز بکڕن بەڵێ ئێمە تعلیمان دووبارە ئەکرێ بە تاپۆکۆم بڕیاری لەسەر بدرێت تۆ لەوانەیە بۆ نمونە خەڵکەیە خانووی تر بکڕێ شتی تر بکڕێ ئەوە من نامەوێت هیچ شتێک ڕەبت کەم بەم بابەتەوە بەڕاستی ڕەنگی خان ئەوەی لای من مەبەستە وەک شارەوانی کەرکووک بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان بێبەش نەبن مافیان نەسووتێ با ئەمە پڕکاتەوە دوای ئەوە عەرە بەڵێ لكل حادث حديث دوای ئەوە هەر شتێک تعلیمات لەوانەیە با بڵین تازە کرێتەوە تعلیماتی تازە بێت با ئەو ئەمە بکە ئەو کاتە ئێمەش هەر پرسیارێکە بێ لە مەراجعی خۆمان بەعزێ پرسیارەیە وەڵامی نەهاتووە ئەتوانم من ئەوانە گشتی کۆکەمە و بە نووسراوە بینێرم بۆ مەراجعی عولیا ئەو پرسیارانە وەڵامی دێتەوە بەڵام خاڵی سەرەکی ئەوەیە ئەم فۆرمانەی کە ئێمە ئاسانکاریمان نەکراوە بە ئەلکترۆنی ئەمە نابێت بڵێن زەحمەتی بۆ هاوڵاتیان لە ڕێگەی سمارۆ بێ ڕایکێشن تاقدیمی بکەن لە محافەزاتەکان تریش ڕەنگین خان ئەوان بە تەڵەب داوایان کردووە من کردومەتە ئەستیمارە مە خۆی داواکاریە وەتە ئەمە باشترە بۆ هاوڵاتیان لە هیچی تێ ناچێت یعنی من پێ دەڵێم زۆر ئەگە ئەستینساخی کا 250 نێرەدا ئەتوانێت خۆی ڕایکێشی ئەتوانێت لای ئێمە بێت ئەگەر ئێمە مەجموعەیە زۆر ئستینساخ کراوە پڕکرێتەوە ئێمە ئاسانکاریمان کردووە ئەمە منەت نییە ئەمە واجبمانە بەڵام خەڵکیەکیش بۆ نوسخەیەکی ئاوا ئاسانترە لەوەی بڕوا ئەریزە نووسێک و پارەی 200,000 دیناری پێ بدەین و عیلاج بکەین ئەمە ئاسانترە بەڵام بە ئەلکترۆنکردنی ئەمە لە مەرجەعەوە هاتووە بەو شێوەیە ئەستیمارە و شت لە محافەزەتەکان تریش بەم بابەتە کراوە زۆر باشە کاک فەریدون هەندێک خانوو هەیە زەوی هەیە لەسەر وەزارەتەکانی دیکان بۆ هەندێک هەیە لەسەر ئەمە پرسیاری هاوڵاتیەکە کاڵێ هەیە لەسەر بڵێن وەزارەتی ئەوقافە پارەیان داوە ئەمانەش دیفاع هەیە لەسەرینە ئێمە ئێستا زۆری پرسیار لە گەڕێکی فەیلقەوە لەوانەیە بکرێ بۆ نمونە گەڕێکی فەیلق ڕاستە وەزارەتی دیفاع بەڵام هەیە کیانات منحەلەی پێڵێن ئەوانە ئەچێتەوە سەر زۆری ئەچێتەوە سەر وەزارەتی دارایی ئەجا لێرە عقاراتی دەورە لە کەرکووکەیە ئەوان با بڵێن ڕەبتە بێ بەوانەوە ئێمە ئەمە بۆ ئەو ئەرزانەیە کە ئەرزی حکومیە هی وەزارەتی بەلەدێ و وەزارەتی مالیەیە هەموو ئەو ئەرزانەی کە ناو شار بەپێی قانونی هەشتا دێتە ناو شار ئەچێتە سەر وەزارەتی بەلەدیات بەپێی ئەم تعلیماتانەی کە لێرە هەیە بەڵام ئەو جێگایانەی کە لەسەر کیاناتە منحەلەکانە دێتەوە سەر وەزارەتی مالیە ئەو کات طبعا تعدیلی تعلیماتە هەر شتێکە وەک باسم کرد من نامەوێت خەڵک بڵێم دوو دڵ بێ بڵێ من ئەم شوێنەی من لەوانەیە شمولی نەکە ئێستا بۆ نمونە ئەگەر من بم شمولی نەکە ئەمە چی زەرەکە من پڕیکەمە و شارەوانی فەرز کەم کە من داواکاری خۆمم تەقدیم کردو بۆیە ڕجاکە من ئەمڕۆ باوەڕ هەبێ لەو کاتێ ئەو کۆنگرەیەم کردو تا ئێستا بڵێم بەسانیە تەلەفۆنی من نەوەستاوە پێویست ناکە ئەم هەموو پرسیارە بکرێت من ینی لە خزمەتی خەڵکان بەڵام بۆ ئەوەی یعنی یەقینیان هەبێ تۆ ئەمە پڕکەوە بۆ ماوەی تاکو مانگی نیسان سیانزەی نیسان ئەمەت پڕ کردەوە ئەو کاتە طبعا ئێمەش مەراجعی ئەحزابی کوردیەکان داکۆکی لەوانە ئەکەن کە حاڵەتی وا هەبێت ڕۆن وەزیرە بەڕێزەکانمان تعدیلی تعلیمات بکرێ هەر شتێ بکرێ ئەوە ئیشی ئەوانە تۆ پڕیکەوە هیچ پرسیارێ مەکە دوای ئەوە کە حەقەکەت زامن بوو ئەتوانن لە ڕێی فەیسبوکەوە لە ڕێی ئیعلامی بەلەدێەوە لە ڕێی کەناڵەکانەوە لە ڕێی هەر لاینەکەەوە پەرلەمانتارە بەڕێزەکانەوە
ئەوانەی کە پرسیاریان هەیە ئەیکەین بە خاڵ و ئێمەش ڕەفعەکەین بۆ مەراجع. زۆر باشە کاک فەریدون هیچ جیاوازیەک هەیە لە نێوان بڵێن خانووەکان هەیە بۆ نمونە بە پێی مەساحەکەی 100 مەتریایی 200 مەتریە لە وەرگرتنی بڕەپارە هیچ بڕەپارێک دیاری کراوە بۆ ئەوانە جیاوازیەک هەیە لەو نێوەندا؟ پرسیارەکە لە جێ خۆیەتی ئێمە لێرە کە نووسیومانە طبعا ئەمە ڕقم قطعە و مقاطعە هەیە قطعا نیە خەڵکە پرسێ بەڵام ئێمە يعني یەک خەتێک دانرێ مشکلەمانێ بەڵام هەیە مقاطعی هەیە بۆیە ئەمانەمان کە نووسیمانە مەساحەی خانۆکە مەساحەتت دار ئەمە هەیە 100 مترە هەیە 300 مترە هەیە 600 مترە ئەو کاتە ئێمە بە پێی ئەوەی لژنەی هینمانێ لە بەلەدیە تەقدیری عقار ئەو لجنەیە کە ئەمانە تەواو بوو طبعا هەمووی تەنزیمەکرێ ئەو لجنەیە مختصە بەوەی کە سعری ئەو با بڵین مەساحانە هەمووی هەرێکی بە حساب مەساحی خۆی دانا ینی هەموو یەک سعر نابێ. واتە عنی دیاری کراوە ئێستا بۆ نەسەکەمترین بڕەپارە لە ئێستا دیاری نەکراوە. ئەمە خۆی بابەتەکە زۆر بەپەلە بۆ ئێمە هات ڕەنگی خان بابزانی منیش لەبەر ئەوەی وەکو باسم کرد وەختەکە نەڕوا هەموو ئەم شتانەمان حاضر کرد بۆی بە زووترین کات ئێمە داواکاریەکان مافی خەڵک نەسووتێ حاضری کەین دوای ئەوە ئێمە طبعا ئەمە کۆبوونەوەی دنیای لەسەرکرێ و ئەمە لەگەڵ یعنی محافظە و لەگەڵ لەوانەیە پەرلەمانتارەکان تەداخل بکەن لەوانەیە لە وزارەوە بنێرێ بە دوامانە بۆ ئەوەی کە ئێمە سعری ئەمانە چۆن دابنرێ منطقی تجاوزە منطقه هەیە مەسەر خانوو هەیە دووسێ ماڵە ئیتر هەموو ئەو حاڵەتانە ئێمە دیاریەکرێ و هەریەکێ بە گوێرەی خۆی تەعاملی لەگەڵەکرێ. کاک فەریدون هاوڵاتیەک نامێکی ناردووە بۆ پەیجەکەمان بڵێن پەیجی کەناڵی کەرکووک پرسیارە واکە کە ئایا بڕیاری بڵێن ئەوانی کە بڵێن مەشمولن بە مادەی 140 بڕیار بوو کە زەویان بدرێتێ ئەمە هیچ پەیوەندی بۆ بابەتەوە هەیە هیچ بڕیارێکی واچێتمان بۆ ناتووە ئەمە علاقی بە با بڵێن ئەوە نییە کە زەوی بدرێ بە لە هەر مادەیەک بە هەر شتێک بۆ نمونە هاوڵاتی هەیە فەرمانبەرە ئێستا لای منە یان لە هەر دام و دەستگایەکی حکومیە قطعی بۆ دەرچووە بەڵام ئەمە علاقی بەوە نییە جارێ ئەمە خانووی تەجاوز ئەم قەرارە بۆ خانووی تەجاوزاتووە چونکە لە خودی قەرارەکەیە ئەڵێ بۆ تەمریکردنی خانوو تەجاوزەکان ئەوە علاقی جارێ بەمەوە نییە من دووبارەیەکەمەوە هەر کەسێک پرسیاری هەیە ئەخینە سەر سەرمان بەڵام ڕجان ئەمە هەمووی پڕیکاتەوە و لەم مدەیە بە پێشکەشی کا بە قاتع بەلەدیەکان بۆ ئەوی مافەکەی نەفەوتی هەر پرسیارێک شەبێ پرسیارێکی دیکەی هاوڵاتێک هەیە ئەمیش عینەن وە پێیجەکەی نردووە ئەڵێ بڕیاری تاپۆکردنی خانووەکان سینگڵی شەگرێتەوە سینگڵەکانی شەگرێتەوە باڵێ بۆ نمونە من هەر خۆمم خانووی تەجاوزم هەیە ئەیکەمە ناو کێوە هەرێ بچێت ناو خۆمەوە ئەتە سینگڵەکان شەک بێخەم بن سینگڵەکان بەڵام من ئەو هاوڵاتیەی لە راپۆرتەکەی ئێوە پرسیاری ئەوەی کرد ماڵتان هەبێت کە بۆمانی تاپۆەکەن بەڵام خزمەت گوزاریشتان لەبیر نەچێت من حەزەکەم لەم بەم بۆنەوە لەوەتی من وەکو سەرۆک شارەوانی لە 2020ەوە کە 2020 ئەسڵەن ئیقراری موازن نەبوو پارە بۆ پرۆژەکان نەبووە لە 16 ئۆکتۆبرەوە تاکو ئەو کاتە ئیش لە بۆ منطقە تەجاوزەکان بە هیچ شێوەیە نەکرابوو بەڵام لە 2020ەوە کە 20 لێ دەرکە من تا ئێستا ئەتوانم بڵێم نزیکەی 600,000 زیاتر لە 5 ملیۆن متر دووجا متر مربع سەبم بۆ کۆڵان و جادە منطقەی تەجاوزەکان کردووە کە ئەو کاتێک کە من داکۆکیم لەسەرەوە کردووە ئەمە بە مافی ئەوانم بزانیەوە منیش با بڵین داکۆکی کەر بم بۆ مافی ئەوان ئەو خەڵکە با بڵین مەویستیان نەکەین لە بابەتی خزمەتکردن لەبەرەوە ئەوانش هاوڵاتی خۆمان بوونە من لە هەموو لێدوانەکانم ئەگە بگەڕێنەوە لە هەموو کەناڵەکانە وتومە ئەوانش مافی ئەوان لەسەر منێ وەک سەرۆک شارەوانی خزمەتیان پێ بگەێنم ڕاستە بە گوێرەی با بڵین داواکاری ئەوان نییە بەڵام ئەوە لە 22 پارەیەتر زۆرم تەرخان کردووە و لە 23 ئێمە کە خوتەمان نردووە ئەو خوتەیە کە مسادەقە بکرێ لە 22 زیاترمان داخل کردووە لەبەرەوەی خزمەت منطقە تاپەکان ئەوەنە نامێنێ زیاتر تەرکیزەکەی لەسەر منطقە تەجاوز زۆر باشە ماکەینە پرسیاری کۆتایی کاک فەریدون مادوومان کردی چێ بوونەوانەی کە خەمخۆرانە هەنگاویان بۆ جێبەجێکردنی ئەم هەنگاوانە من لە پێشەوەی دەست پێ بکەین باسی ئەوم کرد ئێمە ئەو برا بە ڕێز وەزیرەکانی وەزیرە کوردەکان بە تایبەتی لەبەرەوەی ئەزانن ئەو خەڵکانەی کە خەڵکی خۆیانن و خەمخۆری ئەوانن
پێویستیان بەم بەڕاستی ئەم بڕیارە هەبووە ئەم بڕیارێکی زۆر دڵخۆشکەرە ئەگەر ببینی ئەمڕۆ هەموو باس لە کەناڵەکان و لە شەقامەکان باس لە تاپۆکردنەکان بووە دیارە ئەمە مۆزوعێکی زۆر مهم بۆ لای خەڵک بۆیە ئێمە دەستخۆشی لەوانەکەین و دەستخۆشی لە پارتە کوردیەکانەکەین بە تایبەتی ئێمە ئەو شاندانەی کە چەند جار ئەچوون کۆبنیان لەگەڵ سەرۆکۆزیران و هەموو لایەنەکانە ئەکرد ئێمە کەم تا زۆر زانیومانەکە باڵێن فشاریان کردوێت سەر ئەوەی کە ئەم بابەتە لە بەرەوەی لە کەرکووکە کورد زیاتر لەمە واتە هەوڵێکی هاوبەشی نێوان لایەنە کوردەکان بۆ بەگشتی من زیاتر ئەزانم ئەوان باڵێن داکۆچیان کردووە و باڵێن ئەنجامەکەیشیان لە ماوەکانی ڕابردوو شایکێت نیشتمانی کوردستان بە تایبەتی پەرلەمانتەر دیلان غەفور زۆر جەختی لەسەر جێبەجێکردنی ئەم هەنگاوە بەڵێ هەر ئەمڕۆ بەڕێزیان لەلام بوونەوە و ئێمە هەموو شتێکمان تاوتۆ کردەوە من پەرلەمانتارەکانی تریش لە ڕێی تەلەفۆنەوە هەمویان باسی ئالیەتی ئیشەکەم بۆیان کردووە و تاوتێمان کردووە بۆی ئەوانیش پێیان باش بووە وەلایەنە حزبیەکانیش تەداخولەکان حەقی خۆیانە ئەوانیش جەماوەری خۆیانەیە جەماوەریش داوایان لێکە بەڵام لە سەروی هەمویانەوە ئێمە شاندی حزبە کوردیەکان کە ئەچوون بۆ بەغا زیاد جەختیان لەم بابەتە ئەکرد لەم بڕیارە و دڵخۆشترین بۆ ملەتی کوردەوە بە تایبەتی کەرکووکیەکان ئەوانەی کە تەجاوزیان کردووە کە ئەم بڕیارە چووە بواری جێبەجێکردنەوە لە ئەمڕۆ ئێمە دەستمان پێکرد. دەست خۆش بێ ئەندازیار فەریدون عادلوەیس زەنگەنە بەڕێوەبەری شارەوانی کردو سپاس بۆ ئامادەبوونەوە. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ میێران.